شاران چندی گەڕام لە شاران نامدی کەس وەک تۆ جوان بێ ژۆڵانەش میلانەکەی جاران چۆن دابێنێوانمان وا بێگیانە با یادی سەیرانەکەی نەوداران بریندارم ژۆڵانەش میلانەکەی جاران چۆن دابێنێوانمان وا بێگیانە با یادی سەیرانەکەی نەوداران بریندارم وەبیرەجانە چاو چاوانەی سەربانی دەسلام لاونەی بندی وارەنجانە ماچوم و چی ئێوارەی سەرکانی با یادی ئەو هەموو جێجوانە بریندارم دەسلام لاونەی بندی وارەنجانە ماچوم و چی ئێوارەی سەرکانی با یادی ئەو هەموو جێجوانە بریندارم ئێستاش مەیلم هەرماوە ئێستاش مەیلم هەرماوە دڵ یەکەو نەگۆڕاوە ئێستاش دەنگداناوەی چرپەی دوانت لە گوێما وەکو خۆی ماوە گیانە با یادی هەموو جێکی جوانت بریندارم ئێستاش دەنگداناوەی چرپەی دوانت لە گوێما وەکو خۆی ماوە گیانە با یادی هەموو جێکی جوانت بریندارم